لە ماوەی ڕابردووە بە کۆی گشتی کەرنتینکراوان لە شاری سلێمانیا بە نزیکەی 1300 کەرنتینکراومان هەبووە لە کۆی ئەو ژمارەیە لە ئێستادا 47 کەرنتینکراو لە گەشتاری سەناریە و قارەماندا ماون. ئەم 47 سەر لەباریشی دەرونیشی زۆر باشدان و لە دوو ڕۆژەی ڕابردوواتە دوێنێ کە نوێی مانگ بوو ئەم ڕۆژ دەی مانگە 15 هاوڵاتی کە نەتیجەکانیان نێگەتیڤ بۆ بەرەو ماڵەوە ڕەوانە کراونەتەوە لە هەفتەی داهاتوش ئینشاءڵڵا بە پشتیوانی خی گەورە کەرنتینەیەشی کەمان تەواو بێ کە کوندی گەشتیاری قارەمانە سپێنێ وادەی پشکنینەکانە لە دوای سێ ڕۆژ پشکنینەکانیان کە دەرچوو شەڵاگە نەگەتیڤ بوون بە ڕێز و خۆشەویستیەوە ڕەواناکرێنەوە بۆ ماڵەوە واتە ئەو کاتە بەس گوندی گەشتیاری سەناریانەمان نامێنێت ئەوەش لە چەند ڕۆژی داهاتووە ینی لە هەفتەی داهاتووتر پشکنینەکانیان بۆکەین تەسەورەکەم بەو شێوازە جوانێک کە لە شاری سلێمانە دەستمان کە بە شێوازی قەرنتینەکردنی هاوڵاتیان لە چەند هەفتەی داهاتووە قەرنتینەمان نامێنێت لە شاری سلێمانیا و ئەوەی کە من دڵخۆشم پابندبوونی هاوڵاتیان بوو بەم ڕێنمایانی تەندروستی و وەزارەتی ناوخۆی هیوادارم هاوڵاتیان بەردەوام بن لەو ڕێنمایانە و خۆیان لە شوێنە قرەباڵغەکان و لەو شوێنانە بگرن کە بەرکەوتنیان هەبێ بۆ بتوانین زیاتر و باشتر سەیتر بکەین بەسەر شاری سلێمانیدا.